بۆ جاری سێم کۆنگرەی نەتەوەی کورد بۆ کاتێکی نادیار دواخرا و کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەش بۆی دواخستنی کۆنگرەکەەوە داوای لێبوردن لەگەلی کورد دەکات. دوایەوەی دوێنێ کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەی کورد لە هەولێر و دوای کۆتایەتی کۆبوونەوەکەش لە ڕاگەدا ئاماژەی بە دواخستنی کۆنگرەکە کرد بۆ ماوەیەکی نادیار. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجماعەتی کوردستان کەچەکە داوا دەکات کۆنگرەی ئیسلامی دیموکراتی لە شاری ئەمەدی باکووری کوردستان ببەسترێ و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانی کە ئێستا ڕوبەڕووی ناوچەکە بوونەتەوە. جەمیل بایک بە ڕۆژنامەی ئۆزگۆر گوندەمی تورکیا ڕاگەیاندووە هێزی نێونەتەوەیەکان ئیسلامی سیاسی بۆ سەر لە نوێ دیزاینکردنەوەی خۆرهەڵاتی ناوەڕاست و بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. بۆ بەستنی کۆنگرەی ئیسلامی دیموکراتی لە ئەمەد ڕێگا لە بەردەم ئەو مەترسیانە دەگرێت. کۆنفرانسی نێونەتەوەی کورد لە ئەنکەرەی پایتەختی تورکیا کۆتایی بەکارەکانی خۆی هێنا و بەشداربووانی کۆنفرانسەکەش داوای پێدانەوەی سەرجەم مافەکانی کورد دەکەن لە وڵاتانەی کە کورد تێدا نیشتەجێ. ڕۆژی شەمەی ڕابردوو ناوەندی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوەی ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پرسی کورد لە ئەنکەرە بە بەشداری نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستان کۆنفرانسی دوو ڕۆژی ساز کرد و تێدا مۆدێلی چارەسەری دیموکراسی گفتوگۆی لەسەر کرا و جەخت لەسەر مافی کوردان کرایەوە. دوای لە سەدارەدانی چەندەمێکی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک تا دێت پەیوەندیەکانی نێوان کۆمار ئیسلامیێران و ئەو پارتە ئاڵۆزتر و تونتر دەوێت. ئەو کاتیش سەرۆکی پژاک ئاشکرای دەکات لە کۆتایی مانگی ڕابردوو داگربەستی نێوانیان لەگەڵ ئێران کۆتایی هاتووە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی هاوڵاتی حاجی ئەحمەدی ڕایگەیاندووە ئێران دەیەوێت حکومەتی هەرێمی کوردستان بکات بە گشت هێزەکانی پارتەکەیدا و شەڕی کورد بە کورد بکات. کورتێک لاوەڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.